بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ڕێگەکانی بەرەوخواچوون زۆر و زەوەندە ئیمامی غەزالی لەم کتێبە نایابە کە مختصری ئیحیایە چەند دەرگا و دەروازەیەکی بۆ باس کردین کە ئینسانی موسڵمان چۆن بەرەوخوا ئەڕوا، باسی تەوبە، باسی شکر، باسی سەبر، باسی زوهد، باسی فەقر. لە باسی فەقرە ئیمامی غەزالی تعریفی فەقیری بۆ کردین، فەقیر کێیە، زاهید کێیە. دواتر هاتە سەر باسی فەضیلەت و گەورەی فەقر چەند گەورەیە لای خوا جەل جەلالوه. ئێستش باسی ئادابەکانمان بۆ ئەکا، کەسی فەقیر ئادابەکانی چۆنە. ئەفەرمێ فەصل في آداب الفەقیر في فەقره. ئادابەکانی فەقیر باسەکە لە فەقیرەکەیە لەگەڵ فەقرا ئەبێت چۆن بێ. أفربي ينبغي له أن لا يكون كارها لما ابتلاه الله به من الفقر. نابي أو كسي فقيرة رقي لفقيرة كي بيته أو امتحانك إخوة جل جلاله، نابي الرقي لامتحانك بيته. أجر أيوة درجة لما برستر بيت أبي زور راضي وزور دلخوش بويك إخوة جل جلاله دروي خيري ليك الوتوا ك تاقی کردو بە فەقیری لەوەچە تاقیکردنەوە بە دەوڵەمەندی زۆر سەختتر بێ. ئەبێ پشتی زۆر بە چاکی بەخوا بەست بێ، زۆر متمانەی بەخوا هەبێ. هەر کاتێک ئەم شتە لەناو ئەمە عەکس بوو و ڕقی لە فەقیرەکەی بوو، هەمیشە ئەو کەسە شەکوای حاڵی خۆی لای مەخلوقاتەکە. هەر نەفەرێ بینێ باسی فەقیری و داماوی و قوربەسەری خۆی ئەکا، ئەفەرمێ شکایەتی خوا لای خەڵکەکە، شکایەتی خۆی ناباتە لای خوا جەل جەلاله. ئەو کاتە فەقر لە ئیبتیلاوە دەرەچێت، لە ئیمتیحانەوە دەرەچێت، بێتە عوقوبەتی خوا بەسەریەوە. دەی ئەبێ ئاگای لێبێ بزانێ شەکوا چۆن بەرزەکاتەوە، ناڕەحەتی لە فەقیری چۆن بەرزەکاتەوە. ئەبێ لای خەڵک باسی فەقیری خۆی نەکە، بەڵکو خۆی زۆر بە جوان و پاک و خاوێن ڕاگرێ کە ئەنەما خەڵک وا تەسەوورکەن کە فەقیر نییە. بۆیە خوای گەورە وەصفیان ئەکا لە بابی وەصفە، ئەفەرمێ یەحسەبهم الجاهل ئەغنیاء من التعفف. ئەوەندە خۆیان ئەپارێزن، ئەوەندە نەفسیان بەرزە کەسی فەقیر، کەسی جاهل لە دوورەوە ئەزانن دەوڵەمەندن، نەفسیەتیان زۆر ئەبێ بەرز بێ. فەقیر ئەبێ لەبەر خاتری دەوڵەمەند تەواضوعی بۆ نەکە. ممکنە کەسێک دەوڵەمەندە ئەهلی فەزلە تەواضوع لە پێناویە بنوێنێ، بەڵام لەبەر خاتری دەوڵەمەندی هیچ کەسێک نابێت تەواضوع بۆ ئەو کەسە بنوێنێ خۆی بچووکاتەوە، نەفسی خۆی بچووکاتەوە، یان هەمیشە حەسکە لە مەجلیسی دەوڵەمەندەکانە دابنیشێ. نا، کەسی فەقیر ئەبێت تەواضوع نەکە، لەبەر یعنی خۆی بە سووک و کەم نەزانێت لە چاو خەڵکە لەبەر خاتی فەقیریەکەی. نا، لەو ئەچێ فەقیریەکە هۆکاری بەرزبوونەوەی ئەم کەسە بێت لای خوا جەل جەلاله. دەی ئەبێ واز لە عیبادەکانی نەهێنێ بەهۆی ئەوەی کە فەقیر کەوتووە ئیتر بەخوا خوای گەورە یعنی سبحان الله فەقیر زۆر کات یعنی من تەسەوورێکی عامی ئینسانە وا تەسەوورەکە بەهۆی فەقیرەکە ئەهانن خوای گەورە ئیهانەی کردووە. نەخێر بەعەکسەوە. لە فەرمایشتێکە هاتووە ئەفەرمێت چۆن مرۆڤ بۆ مرۆڤێک اعتیذار ئەکات، خوا جەل جەلاله ئاوا اعتیذارەکە لە بەردەم عەبدێکی فەقیرە لە ڕۆژی قیامەتە. ئەی عەبد والله ئەو شتانەی داوات ئەکرد وا مەزانە سووک بووی لە پێش چاوم کە پێم نەئەدای، زۆر گەورە بووی، تەنها ئەمویست ڕەفع و قەدرت لە قیامەتە بەرزکەمەوە. بۆیە مەسەلەی فەقیری ئینسان نابێ بەهۆی فەقیرەکە واز لە عیباداتی بێن و تووشی فتور و ساد بوونەوە بێ. نا، و نابێ فەقیر بەخشندە نەبێ. سبحان الله، فەقیر لەو پەڕی فەقیری خۆی ئەبێ بەخشندەیی بەکاربێت، ئەبێ ببەخشێ، چکە ماڵی فەقیر زۆر ئەجری گەورەیە کاتێکە ئەبەخشێ. ئەفەرمێ ولا يمنع بذل ما فضل عنه، هرچی لی زیاد و بابی بخشه
فإن ذلك جهد المقل أميك أي بخشي أم كس النبوة أم بيوت جهد المقل أبو ذر غفاري ومن أجرته پیغمبر صلى الله عليه وآله وسلم فرمت شو خزمتي برسيارم لكر أي الصدقة أفضل كام جور لصدقة له أموي خيري زورتره پیغمبر صلى الله عليه وآله وسلم فرمت جهد من مقل إلى فقير في السر أو إنسانك خوي نبوه مقلة كمي هي أم كمي خوي أداب فقير وهجارك بنهيني وبنهان كذب في نازانه أما برسترين جوري صدقه كإنسان جيب جيك كابو فقير لقل أو خوي بكم نازانه بخشن ديشك قوري أبخش روايتك فرم بلال أترسال لويك فقير بكوي وخوشي كمي هبو هيتي وين أبو جاري صدقه كاتو بيشو أترسال لوي ببخشه پیغمبر صلى الله عليه وآله وسلم سيري كدو فرمو أنفق يا بلال ببخش أي بلال ولا تخشى من ذي العرش إقلالا نترسي لو يخواني عرج لو كم كاتو لو كم ناكتو ببخش بود زياد أبي بويا صفتي فقيري أمنيا نكخوي بكم نازاني ونخير بعكسه فقير بخشن ديئك نك لعبادة دواناك زياتر عبادتك أما آداب فقيرية كإمام بوي باسكر دين إمام غزالي أم جارية باسي آداب فقير من بوءك أجر كسي اشتيكي بيدا چون قبولي أكا چون وري أجري كسي فقير إما هو مروفين بيوس من بيكتري أبي أم كسي فقيرة بيوسي بوا بخلق هاوكاريكا بلام آدابي ورقرتني شد لخلق چونا أفرمي أجر هاتو ببي أو داواله هيج كسيكا خواي قورا نعمتي بونا لنعمتك كان عطاياك خوي بوناد أفرمي سيشد أبي آقاي ليبي خودی ماڵەکەی ئاگا لێبێ بزانێ ئەو کەسە بۆچی ئەم پارەی پێبەخشێ ئاگای لێبێ و بزانێ ئەم بۆچی وەری ئەگرێ ئەبێ ئەم سێ خاڵی ئاگا لێبێ ئینجا وەریگرێ یەکەم دانەسەری خودی ماڵەکە بکا بزانێ ئەو ماڵە شوبهاتی تیان نییە ئەو ماڵە حرام نییە کە بۆی هاتووە لە چ ڕێیەکەوە بۆی هاتووە یعنی فەقیر ئەمە نییە پارەی بۆ هاتوو دەسیەوە بە نەخێ سیر ئەکا بزانێ ئایا ئەم پارە حەڵاڵە حرامە بەدوای حەڵاڵە ئەگەڕێ بەحاڵ شوبهەیەکی تیا بوو بە حەزەرکە لەوەی کە وەریگرێ وەری نەگرێ بڵێ حاجەم نییە پێویستم نییە چونکە بەڕاستی پێویستی بە حرام نییە پێویستی بە ماڵێکی شوبهەدار نییە ئەفەرمێ ئەم باسە بە دوور و درێژی لە کتابی حەڵاڵ و حرامە بە درێژی باسمان کردەوە دەرەجاتی شوبهات و کامە شوبهەی تیایە و کامە شوبهەی تیان نییە کامە واجبە وازی لێ بێنێ هەمومان لێ باس کردووە ئەی ئەو کەسێک کە پارەکە ئەبەخشێ ئەبێ فەقیر سیر کە بزانێ مەبەستی چییە یان ئەوێ تەنها خۆشەویستی وەکو هەدیەک ئەمەی پێبەخشێ مەحەبەت لە نێوانیانە زیاد بێ ئەمە هیچی تیانێ ئینسانی ئیماندار وەرگرتنی هەدایە یەکێکە لە سونەنەکان کە مەحەبەت لە بینی ئینسانەکانە زیادەکە ئەفەرمێ بەڵام ئاگای لێ بێ ئەم جۆری هەدیەیە نەچێتە بابی ڕەشەوە چونکە ئەوەشێ ئەم کەسە فەقیرە کارێکی بەدەست بێ ئەم شتێک کە ئیداتێ بچێتە بابی ڕەشەوە یان منەتێ بەسەریا بکە نابێ منەتی تیا بێ نابێ ڕەشوە بێ هەدیەیەکی زۆر تەبیعی لە بینی دوو خۆشەویستە چۆن ئەگوزەرێ ئەگەر بەو شێوازە بۆ خاڵی یەکەمە وەری ئەگرێ خاڵی دووهەم ئەبێ سیرکە ئەو کەسێک کە ئەبەخشێ مەبەستی ئەجرە لای خوا ئەوێ پاداشتی دەستکەوێ لای خوا جەل جەلالوو ئیتر ئەمە کە پاداشتی دەستکەوێ یا زەکاتە ئەیدا یا سەدەقەیە طبعا زەکات و سەدەقە زەکات فەرزە لەسەر کابرای معتی کە بیبەخشێ بەڵام سەدەقە سونەتێکە خۆی جێبەجێ ئەکا بۆ خۆی ئەفەرمە سەیری ئەمە ئەکا ئەگەر زەکات بوو دیقەت ئەدا ئایا ئەم کەسە لەوانەیە کە زەکاتی پێ بشێیان نا ئەگەر زەکاتی پێ نەشوو بە هیچ شێوازێک وەری نەگرێ حتا ئەگەر گومانی هەبوو پێ ئەشەیە پێ ناشێ ئەفەرمێ بە ئەچێتە بابی شوبهەوە ئەبێ خۆی لێ دوورخاتەوە بەڵام ئەگەر سەدەقە بوو ئەبێ سیر کە بزانێ بۆچی ئەم پیاوە ئەم پارەی ئەداتێ ئەگەر لەبەر خاتیەوەی ئەم کەسە دیندارە ئەیداتێ یا لەبەر خاتیەوەی کە مەلایە داعیە بانخوازە خزمەتی دینەکە هەر شتێکەیە لەبەر دینەکە ئەیداتێ ئەفەرمێ لێرە ئەبێ ئاگای لێ بێ با سەیری باڵتینی خۆی کە بزانێ چەندێ ساغە لەگەڵ خوا ئەگەر کۆمەڵێ مەعاسی هەبوون لە نهێنیە ئەیکرد ئەگەر معتی بزانێ بەوانەی ئەم خراپانە ئەکا قەت ئەم پارەی ناداتێ باڵە فەرمێ باوەری نەگرێ هەمومان ئێمە خاوەنی گوناهی کۆمەڵە گوناهی زۆرین
ئەگەر بێت و گوناهەکان دەرکەوێ واللهی جاری وای ئینسانەکان سەلامان لێ ناکەن. بۆی ئەفەرمێ ئەگەر هاتوو ئەوەندەی گوناه هەبوو لە سرڕا دەرکەوتە ئەم کابرای معتیە هاوکاری نەئەکرد، ئەفەرمێ باوەری نەگرێ. ئەفەرمێ چونکە مەسەلەی سەدەقە تەقەڕوبە بۆ لای خوا جەل جەلالوه. ئینسان کاتێک لە سەدەقە ئەجری دەسەکەوێت یان کاتێک ئەتوان بە تیبی دڵ ئەم پارە زیادەی خۆی ئەبەخشێ لە پێناوی خۆیان واجبیش نییە لەسەری، بۆی ئەبێ ئاگای لێبێ، ئاگای لە نێتی کابرا بێ. سێهەم خاڵ ئەبێ ئەم کەسەی کە ئەی بەخشێ کەسێکی ڕیابەز و سمعەچی و ئەوە نەبێ لە بەرخاتی سمع و ڕیا و دنیا بیدا بەم کەسە فەقیرە. ئەگەر هاتوو لەبەر ئەمانە بوو یا مەشهور بوو بەمانە ئەو بە هیچ شێوازی لێ وەرناگرێ. بۆ چونکە ئەبێتە هاوکاری ئەم کەسە کە ئەم کەسە تووشی خراپە ئەبێ، تووشی قەستی فاسید و نیەتی خراپە بێ، ناوێ بێ نیەتی خراپەکە بەسەریا تێپەڕێ. بۆیە سوبحان الله جاری وا هەیە کەسێک هاوکاری تو ئەکە بە منەتێکی زۆرە و نیەتێکی ئەوەی هەیە شۆرەت پێیاکە و نیەتی ئەوەیە خەڵک باسی کا و نیەتەوەیە منەتکا بەسەرتا و ڕیا بکە لە ناو خەڵکە. ئەگەر تۆ لێت وەرگرت مەجالت دا بۆی شۆرەت پێیاکە، ڕیا بکە، مەجالت دا بۆی منەتکە. بۆیە لە شەرع واجبە لەسەر تۆ براکەت بگێڕیتەوە لە خراپە، بۆی لێ وەرناگری هەتاوەکو تووشی ئەو گوناهە نەبێ. ئەفەرمێ ئینجا سێهەم خاڵکە هی خۆیەتی، واتە خاڵ یەکەم سەیری خودی ماڵەکە ئەکە، دووەم سەیری بەخشندەکە ئەکە، کێیە بەخشندەکە کە ئەی بەخشێ، غەرەزی چییە، مەبەستی چییە، جوان سەیرەکە. سێهەمین دانەیەتەوە سەر خۆی، ئەم کەسە کە وەری ئەگرێ دیقەت ئەدا ئایا محتاجە یان پێویستی پێی نییە. ئەگەر پێویستی پێی نەبوو باوەری نەگرێت لێی. ئەگەر هاتوو پێویستی بوو و هیچ شوبهە و ئافاتێکی تیا نەبوو ئایا وا باشە وەریگرێ وەرنەگرێ. ئەفەرمێ فەلئەفضەل لەه ئەخذه، باشتر وهایە کە وەریگرێ، باشتر وهایە کە وەریگرێ. دیقەتی ئەو خاڵە بدەن گرنگە. کەسێک فەقیرە محتاجە خۆی زەلیل نەکردەوە بۆ کەس، خۆی گەور لە ڕایەکەوە ڕزقێکی حەڵاڵی بۆ ئەنێرێ. دۆستێک، برادەرێک، کەسێک متصدق و بەخشندەیەک هاوکارێکی ئەکا، سێرەکە ماڵەکە شوبهەیتیان نییە، کەسەکە ڕیاباز نییە. ئەفزەل وایە ئەم کەسە کە محتاجە ئەو پارەی لێ وەرگرێ، چونکە ئەو تووشی خەیرە بێت، ئەمیش حاجەتەکانی خۆی جێبەجێ ئەکا. سبحان الله مەسائلی فەقیر یعنی خۆی گەورە لە قیامەتە خۆی ئەهێنێتەوە ئاستی فەقیر. ئەم تعبیر مەگەر هەڵا نەبێ لە فەرمایشتەکەی پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ نەخۆش کەوتم بۆ سرت لێ نەدام، فەقیر کەوتم بۆ هاوکاریت نەکردم. یا ربی خۆی تۆ چۆن فەقیرەکەوی؟ نا فڵانە عەبد کە نزیک بوو لە تۆ فەقیر کەوت، تۆ نەچووی بەدەمیەوە هاوکاریت نەکرد. بۆیە مەسەلەی هاوکاریکردن کە ئینسان محتاج بوو، پێویستی پێی بوو، کەسێکی شاید هیچ منەت و شوبهەیە لەناو ئەم ماڵە نەبوو، الأفضل له الأخذ، ئەفضەل وایە کەوا لێ وەرگرێ، باشتر وایە کە لێ وەرگرێ، بۆی ئەجرەکە بەسەر هەمویانە بێ. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ باشترین قودوە و گەورەترین قودوە و نەفسێکی بەرز و عەزیز جارێکیان لە خزمەت پێغەمبەریانە بوو صلی الله عليه و آله وسلم. طبعا ئیمام عومەر شەهامەتێکی زۆر گەورەی هەبوو. ئەفەرمێ هەندێ ماڵ هاو بۆ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم. طبعا یەکێک لە سونەتە فەرامۆشەکان ئینسان هەر دیارێکی بۆ هات چەند کەس لەو مەجلیسا بن لە دیارێکە بەشداریان ئەکات، کیشتێکیان نەداتێ لە دیارێک. ئەفەرمێ ماڵێ هات بۆ لای پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم. سیدنا عومەر لێوە بوو بڕێ لەو ماڵەی دایە. ئیمامی عومەر فەرمووی ئەعطیه من هو ئەفقەڕ منی، ئەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بیدە بە کەسێک لە من فەقیرتر بێ. هەر ئەم قسەی ئیشارەی تیا بوو لەوەی کە منیش فەقیرم، بەڵام کەسێک کە لە من فەقیرتر بێ پێ عەتا بکە. خۆشەویستمان ئەم کەلیماتانەی پێ فەرموو کە زۆر گەورن. فەرمووی ما جاءك من هذا المال وأنت غير مشرف ولا سائل. ئەگەر لەم ماڵە هات بەبێ ئەوەی تۆ ئاگات لێ بێ لە دۆستێکتەوە لە برایەکتەوە تۆ چاوەچاوت نەئەکرد بۆ ئەم ماڵە، غێر مشرفین سەیرت نەئەکرد خوا دوێ مەسەلەن لێوە ئەو ماڵت بۆ بێ، نە ولا سائل داواش نەکرد بوو فەخوذه بە ئەمر پێوت ئەی ئیمام وەریگرە ئەو پارەیە
وما لا فلا تتبعه نفسك. ئەگەر وا نەبوو هەوڵ مەدە نەفست شوێنی ئەمە بکەوێ، ئەگەر خۆی هات ماڵەکە وەریگرە. ئەم فەرمایشتە ئەسڵێکی زۆر گەورەیە لە مەسەلەی ئەخذی عەطا. ئیتر جاری وایە عەطا لە سوڵتانێکەوە دێ، جاری وایە لە موحسینێکەوە دێ، جاری وایە لە کەسێکەوە دێ، جاری وایە لە قەریب و دۆستێکەوە دێ. لە هەر حاڵەتێک لەم حاڵەتانە ئینسان کە زانی محتاجە ئەفضەل وایە وەریگرێ، بەڵام چاوی خۆی شۆڕ نەکە، چاوە چاوە نەکە و هەمیشە چاوەڕێ بێت لێەوە هاوکاری بۆ بێ و داواکاریش نەبێت داواکە لە مولەو ئەگەر خوای گەورە خۆی ناردی. لە فەرمایشتێکە پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە ڕوايەتێکی ترا فەرمێ من جاءه من أخيه معروف، ئەگەر کەسێ لە برایەکەیەوە چاکەیەکی بۆ هات من غير إشراف ولا مسألة، نە ئەم چاوە چاوی بوو بۆ ئەو شتە، نە داواشی کردبوو، فليقبله ولا يرده، باوەری گرێ ڕەدی نەکاتەوە بەسەریا. فإنما هو رزق ساقه الله إليه، ئەوە ڕزقێکە خوای گەورە خۆی بۆ خۆی ناردوێتی بۆ ئەم کەسە فەقیرە، با قبوڵی بکە. زۆر کات ئەبێت لە حیاتی ئینسانە. دوێ شەو لە خزمەت دۆستێکا بووم، ئەوی ماڵێکم لە بەغا بەکرێ گرتە بوو، ماڵەکە بە 25,000 25,000 لەو کاتا زۆر زۆر بوو، حەزمێکیشی ئەکرد، ڕقمێکی گەورە بوو لە پارە، چونکە پارە ئەو کاتە 250 بوون، 25,000ەکە ئەیکردە سەفتەیەک. ئەوی زۆر غەمبار بوو، منم ئەزانی چی بکەم، چۆن یعنی ئەم پارەیە چۆن دەفعکەم. ئەوی 4 مانگی ما بوو، ئەوی ساڵانە دەفعمە کرد، ئەوەیە 225 بدایە. ئەوی 4 مانگی ما بوو، کاتەش بەغدا زۆر فەقیری بوو، ئەوی هیچ کار و کەسابەتم نەبوو، ئەوی سبحان الله خەمم لێ نیشت. ئەوی بوو بە 3 مانگی ما بوو، خەمەکەم زیاتر بوو بە 2 مانگ، ئەوی هیچ ئەمەلێکم نەبوو، پەلامارم ئەدا کاسبیم ئەکرد، هیچم بۆ کۆ نەبوو. ئەوی 10 ڕۆژی ما بوو، ئەوی حیج دەسەڵاتم نەمایتر. ئەوی بیرم لەوە ئەکردەوە ئەگەر سەری ساڵ هات من چی بکەم. ئەوی طبیعەتیش ئەوەیە لە بەغدا لە ئەوەڵی ساڵەوە تۆ پارەکە دێتە ئەخیری ساڵی تر تۆ لەو ماڵێ. ئەوی نەمەزانی، ئەوی بیرم لەوە ئەکردەوە خێمەیە شتێ پێیاکەم، کەلوپەلەکانی تێکەم عەلە الأقل لە شوێنەکە لا بدەم. ئەوی دوای بیرم ئەکردەوە وەڵڵاهی عەیبە خەڵک گیان ئەڵێن باشە چۆن ئەبێت لەناو خەیما بی، دوای ئەبێتە دەنگ و باس و ئیتر ئەوی مێشکم و شەوەش بوو، خەوم لێ نەئەکەوت. ئەوی سبحان الله ڕۆژان 3 ڕۆژی ما ئەوی هیچم بەدەسەوە نییە. ئەوی دۆستێک هات بۆ ماڵمان، ئەوی کارتۆنێکی پێ بوو، ئەوی تیپوشتی لێ درا بوو، ئەوی منیش سرم سوڕما، ئەوی کارتۆنەکەیانە لە پەنای خۆیان داینە، ئەوی زانیم کە بۆ ئێمە نییە کارتۆنەکە، یەقینم هەبوو کە بۆ ئێمە نییە. ئەوی وتی ئەم کرێ خانووی تۆ بە چەنە؟ ئەوتم 25,000. ئەوی کارتۆنەکەی هەڵگەر پێدام، وتی ئەمە کرێ 1 ساڵە. خوا گەورەیە، خوا گەورەیە، تەوەکەل بەخوا بەسە. ئەوتم تۆ ئەزانی کە من کرێکەم نییە؟ وتی نەوەڵڵا. کەس هیچی پێ وتی نەوەڵڵا. ئەی چۆن ئەمەت بۆ هێنام؟ تی وەڵڵا هەر لە ماڵ و دانیشتە بوون لە خێزانمە، وتمان وەڵڵاهی ئەم ساڵ بە موسڵمانە بەسەرکەینەوە کە کرێ خانووەکەی بۆ بدەین. بیرمان کردەوە کێکێ دۆستێکی وەکو تۆمان بیرکەوتەوە، ئەو هەدیە بچووکەم بۆ هێناوی لەم قبوڵکەی. ئەی سبحان الله، اینجا بیرم کردەوە کە من 4 مانگی ڕاکە مێشکی خۆم بە بەلاژ مشەوەش کردووە. ئیتر ئەوی دوای ئەوە هیچ گوێم نەئەدایە. ئەوی سبحان الله ساڵێکی تریان 1 ڕۆژیشی ما بۆ غەمم نەبوو. ئەوی ئێوارەکەی سبحان الله خوای گەورە ڕزقی نارد لە شوێنێکی ترەوە کە من بتوانم ئەو ئەمانەتە دەفعکەم. بۆیە ئینسان ئەگەر ئیشرافی نەبێ، چاوە چاوەی نەبێ و چاوی خۆی شۆڕ کات لە پێناو پارە و داواش نەکە بەبێ موسائلە، ئەگەر هات و محتاجیش بوو بەمەرجێ، یەکێک لەم ئەمانەتانە هاتە بەردەسی و پێ عەتا کرا، ئەوە فەلیەقبەلهو وەلا یەڕودەهو، وەری ئەگرێت و ئەو ناکات، چونکە گوناهبار ئەبێت لەو کاتە ئەگەر ڕەدی کاتەوە، چونکە کەسەکەی معتی بە نەفسێکی پاکەوە هێناوێتی شوبهە لە ماڵەکان نییە، ئەگەر ڕەدی کاتەوە گوناهبارە بۆ، چونکە ئەوە مافی بەس خۆی نییە، ماڵێتی مناڵێتی کەسوکارێتی. مهم ئەگەر شتێک لەو بابەتەوە هات لە ئادابی وەرگرتنی فەقیرە و سیرکردنی ماڵە و ئادابی ئەخت کە ئینسان خۆی چی وەرەگرێ، ئەوە هاتووەکە بۆی هەیە ئەم کەسە ئەو ماڵە ئەو سەرۆت و سامانە کە بەبێ داواکاری بەبێ چاو چنۆکی با بڵێن چاو نزمی بۆی هاتووە وەری بگرێ.
داوامان لە زەتی پاکی پەروەردگار ئەم کەلیماتانەمان لێ قبوڵکە دەرگاکانی خێرمان لێ بکاتەوە سەری فەقیرەکانمان بەرزکە خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت خۆی سەری فەقیرەکانمان بەرزکە عاقبەتمان پڕخێرکە یا رب العالمین لە گوناهەکانمان مبورە گوناهی ئاشکرا و پەنهان عەفومان کە بە خزمەت رسول الله صلی الله عليه و آله وسلم بگەیەنە یا ربی خۆی داوا لێ ئەکەین هەر مسلمانێک خزمەتێکی لە مزگەوتا کردووە خۆی داوا لێ ئەکەین ئەجر و پاداشیانەوە بنووسە هەر کەس نوێژێکی لە مزگەوتا کردووە لێ ببورە یا ربی خۆی سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە خۆی گرفتمان زۆرە ئێمە لە ژیانە خۆی گرفتەکانمان چارەسەرکە یا ئیلاهی گرفتەکانمان چارەسەرکە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا فتاح افتح علينا أبواب الخير كلها يا رب العالمين يا ربي خۆی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت داوا لێ ئەکەین لە گوناهی مردومان ببورە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە پەروەردگارە داوا لێ ئەکەین هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە هەر کەس پیاوەتی چاکەیەکی لەگەڵا کردوین لە گوناهی ببورە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت لێمان ببورە ئەگەر ئاگامان لە فەقیرێ نەبوو ڕۆژ لە ڕۆژان یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆی داوا لێ ئەکەین مەحفوظمان کە پارێزراومان کە لە دەرد و بەڵاو مصیبەتەکان بمان پارێزە یا رب العالمین دەرگای خێرمان لێ بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين